بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. بسرانو بنراني برزو خوشويست مسلماناني عزيز، سلام و رحمتي خواهي پروردگار برجي بسر همولايك من دا وخواهي پروردگار عاقبت خير من بكا وسر برز و سر فرازي دنيا و قيامت من بكا. خواهي پروردگار بقوري و عظمتي خوي داهاتو من للرابردو من باشتر بكا، بمسلماني بمان جيني، بمسلماني بمان مريني، بمسلماني زندي من بكاتوا. خوش حالم كلا حلقي دوم لبرنامج پنا بخزمتان دقموا، وخوازيارم خواهي پروردگار او برنامج بكاتا تويشوي قيامت من وقيامت ماني بي دولة من بكاتن وترازوي تاكا كان ماني بي قرص بكا إن شاء الله تعالى. او حلقيش هر تايبت دكين بمقدميك بو برنامج پنا، چونك او دينيتن كإنسان بيشوي كبتشيتا ناو برنامجك زياتر و باشتر و تاكتر خواي خومان بناسين تبارك وتعالى، بويك اويك پناي بو دبين، اويك پشتي بيدا بستين، اويك اعتمادي لسر هالدچنين بزانين كذا صلاة وقوري وعظمتي تشون وتشون فرياي عبدو بندكاني خوي دكويتن. او جال سن آياتي چديكا كخواي پروردگار بأمر دكاتن وأعوذ بك ربي أن يحضرون، ك بپیغمبر د فرمی عليه الصلاة والسلام که پشت بخواي پروردگار ببستيتن بوي که الشيطان كان زرري پی بگينن و به ایمش د فرمی انسان اگر پشتی بخواي پروردگار بست قرايا والله خواي پروردگار تبارك وتعالى اعتمادي لسر خواي پروردگار بو، و هم شيطان كان و هم اواني که رولي شيطان كان اجدبينن ناتوان زرر زيان با ئێمەی ئادەمی زاد بگەێنن. ئەو جا خوای پەروەردگار وەکو ئەمر دەفەرمێ لە سوورەتی ئەلفەلەق و لە سوورەتی ئەنناس کە بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام قل ئەی محەممەد بڵێ چ بڵێتن ئەعوذ برەبی الفەلەق، پشت دەبەستم پەنا دەبەم بۆ ئەو خوایی کە خوای بەرەبەیانە، خۆ خوای هەموو کاتەکانە، بەڵام بەرەبەیان کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئیشارەی پێدەکا دەفەرمێ خوای گەورە بەرەکەتی خستۆتە بەیانیانی ئومەتی من لە هەموو ڕوێچێوە. و ئەم ڕۆژ زانایان بە تایبەتی ئەوانەی کە مهتەم من بە مەسەلەی جەڵتە و مەسەلەی ئەوەی کە ئینسان کەی جەڵتەی لێ دەداتن دەفەرمون زیاتر جەڵتە بەری بەیانان لە ئینسان دەداتن، ئەو کاتێک کە ئینسان دەخەوی شیرندایە. لەبەرە کاتێک کە خواردنێکی چەور دەخواتن دەفەرمون کە دەخەوێ لەسەری 8 سەعاتی پێدەچێتە ئەو خواردنە هەرز دەبێتن، ئەو خواردنە شی دەبێتەوە لە ناو لاشەی ئینسان. جا لەو کاتەیدا کە ئینسان دەخەودا بوو، جەستەی ئینسان بە خۆتان دەزانن کە خەوت زۆر بە بەطیئی چۆن دەڵێت لە سلۆری ئیش دەکاتن، چۆن سەیارەیەک سلفی لێ دەدەی و بەجێ دێڵی لە سلۆری کەم تاقەی سەرف دەکات، ئینسانیش کە دەخەوێت لە سلۆری ئیش دەکاتن، بەڵام ئیشکردنێکی زۆر بەطی. ئەو چەوریانەی کە کۆ دەبنەوە ئەلەو کاتەیدا زۆربەی زۆری جەڵتەکان لەو کاتەی لە ئینسانەکان دەدەن. لەبەرەوە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات سونەتە ئینسان دوای نوێژی بەیانی نەخەوێت، و وعد و بەڵێنی پاداشتی زۆریشی داوە بۆ ئەو کەسانی کە لە بەرخاتری خوا ناخەون، و بەرەکەتیش دەکەوێتە ڕزق و ڕۆزیمان. ئەو جا دەفەرمێ قل أعوذ برب الناس، أي محمد عليه الصلاة والسلام بڵێ پەنا دەگرم بەو خودایی کە پەروەردگاری هەموو خەڵکە. ئەوەش بەڕاستی کە خەڵک سفڵە نەبێ، خەڵک بێچاوڕوو نەبێ، دەبێ هەوڵدەن ئەو خاوەنەی خۆیان بناسن کە ئەڵڵایە، کە خوای پەروەردگارە تەبارەک وتەعالە،
کە هەموو ئەسبابی سەعادەت و مەعیشەت و خۆشگوزەرانی بۆ فەراهمهێناوین. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم، بیسەرانی ئازیز، خوشکانی دڵسۆز، تەماشە بکەین لە سوورەتی نەمل ئایەتی 62 خوای پەروەردگار تەبارەک وتەعالا دەفەرمێ: ئەمن یوجیب المضطر إذا دعاه ويكشف السوء ويجعلكم خلفاء الأرض أإله مع الله قليلا ما تذكرون. گوتمان ئەوەی کە پەنای بۆ دەبرێ، ئەوەی کە ئیعتیمادی لەسەر دەکرێ، دەبێ خاوەن دەسەڵات بێ، خاوەن قودرەت بێ، خاوەن عزت بێ، خاوەن جەبەڕوت بێ، دەبێت دەوڵەمەند بێ، دەبێ هەموو شتێکی پێ بکرێتن. لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک وتەعالا وەکو دەرسێک کە لە بیرمان نەچێ پێمان دەفەرمێت لە سوورەتی ئەننەمل لە ئایەتی 62: ئەمن یوجیب المضطر إذا دعا. چێ وەڵامی ئەوانەی کە دەستیان لە هەموو ئەسبابەکانی دنیا بەر بووە، ئەوانەی کە ئیعتیمادیان لەسەر هیچ کەسێک نەماوە، ئەوانەی کە بێ ئومێد بوون لەو خەڵکەی دەوروبەریان کە فریایان کەوێتن، جا چ بەهۆی نەخۆشیەوە بێتن نەخۆشە، چ بەهۆی فەقیریەوە بێ، چ بەهۆی زوڵم و ستەم بێ کە زوڵم و ستەمی لێکراوە، بێ ئومێد بووە لەوەی کە کەس فریای بکەوێ. چێ فریای دەکەوێتن؟ ئەمن یوجیب المضطر إذا دعا. و لێرانش برا بە ڕێزەکانی خۆم، بیسەرانی ئازیز، خوای پەروەردگار تەبارەک وتەعالا پەیوەستی نەکردو بە ئینسانی ئیماندارەوە. دەفەرمێ ئینسانی مضطر بۆی هەیە کە موسڵمان بێ و غەیری موسڵمانیش بێتن، بۆی هەیە موسڵمان بێ و غەیری موسڵمانیش بێ، لەبەرەوەی خوا خوای موسڵمان و غەیری موسڵمانیشە. قل ئەعوذ برب الناس، کەلیمەی ناس ئیماندار و کافر و منافق و فاسق و ئەهلی تەقوا هەموو خەڵکی دەگرێتەوە. دەفەرمێ وەیەکشف السوء. چێ ئەوەی کە خەم و خەفەت و ناڕحەتیەکان وەلا دەنێتن، کۆتاییان پێدینێتن. وەیەجعەلوکم خولەفاء الأرض. و چییە کە دەتان کاتە جێنشینی سەرزەوی، لە بێدەسەڵاتی دەسەڵاتان پێدەدا، لە چەوساوەیی دەتان کاتە دەسەڵاتدار. چێ ئەوە؟ ئەئیلاهم مع الله. خوایەکی دی هەیە، پەرستراوێکی دیکەی هەیە بێجگە لە خوا تەبارەک وتەعالا کە بە حەق بپەرسترێتن؟ نەخێر. قەلیلا ما تەذەکەڕون. زۆر کە من ئەوانەی کە فکر دەکەنەوە، ئەوانەی کە بیر دەکەنەوە. ئەو جا خوای پەروەردگار تەبارەک وتەعالا لە سوورەتی یونس ئایەتی 31 دەفەرمێ: قل من يرزقكم من السماء والأرض أمن يملك السمع والأبصار ومن يخرج الحي من الميت ويخرج الميت من الحي ومن يدبر الأمر فسيقولون الله فقل أفلا تتقون. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم، بیسەرانی ئازیزم، خوشکانی بەڕێز، تەماشە کە خوای پەروەردگار دەفەرمێ قل من يرزقكم من السماء والأرض. ئەوە هەمووی باسی گەورەی و عەزەمەت و دەسەڵاتی خۆی دەکا، بۆی کە ئێمە لە چوارچێوەی ئەو بەرنامەیە هەموو نەگەڕێنەوە سەر ئەو تەفاسیلەی. لەبەرەوەی پێم خۆش بوو دوو بەرنامە مقدمە بێتن. چێ خوای پەروەردگار دەفەرمێ قل من يرزقكم من السماء والأرض. چێ لە ئەرز و ئاسمان ڕزق و ڕۆزیتان دەدات؟ ئەگەر خوا ڕازق نەبێ بەس وەرە فکرکەوە، بەس وەرە فکرکەوە. ئەگەر خوا ڕازق نەبێ، خوای گەورە ئەسبابی ڕزقی ئێمەی مهەیە نەکرد بێ لە ئەرز و ئاسمان، بە یەک مانگ قات و قوڕی ڕوو لە خەڵکی دەکاتن. بە یەک مانگ. ئەگەر هەر نەفەرەی لەسەر گۆی زەوی کە 7 ملیار و قسوورە، ئەگەر بەس خوردی کێوە، ئەگەر سێ جەمە هەر جەمە یەک نانی بخوا، سێ نانی بخوا، فی ئەوەی کە فی 7 ملیاری کە چەند دەکاتن؟ لەکوێ دینێ ئەو؟ گەنمەی لەکوێ دینێ؟ ئەو جۆیی لەکوێ دینی؟ عادەتەن کەشتیش کەم بوو، خەڵک چاوی برسی دەبێت، تێر نابێ. بینە بەر چاوی خۆتان. لەو ساڵانەی برسێتی، لەو ساڵانەی برسێتی کە برسێتی بوو، خەڵک تێر نەدەبوو. کابان هەر پێی دەکرا فەقیرە نانی بکاتن. ئێستا دوونان دەڕشێنی کابان بۆ هەمان عائیلە، سێنان دەڕشێنی
نیوەی دەمینیتەوە ئەو کاتەی 15 نان 20 نانی دەڕشان بە کونفەیەکونێکی بە چاوتروکانێکی هەمان هەڵدەلووشی بۆ چکە کابرا برسێتی بوو ئیحتیاتی خۆی دەکرد دەگۆ بە ئیحتیات بکەم مەگە جەمێکی دیکە نان نەبێ بیخۆم دوو هەنسێ هەندی دیکەی دەخوات تێر نەدەبوو لەبەرەوە خوای پەروەردگار دەفەرمێ قل من يرزقكم من السماء والأرض جا ڕزق کە دێ هەر ئەمە نین ئەو تەیر و تاشەی تەماشەکە ئەو هەموو مەخلوقاتی تەماشەکە لە قوڵایی بەحرەکانەوە لە بەرزایی ئاسمانەکانەوە هەرچی کە مەخلوقە هەرچی کە ذی ڕوحە هەرچی کە داروبارە هەمووی پێویستی بە ڕزقە چێژ بۆی دابین دەکا خوا جا هەر یەکە و بەنەوعێکی ڕزقی بۆ دابین کردووە ئەو دارە زەبەلاحەی لە عەرز ڕزقی بۆ دابین کردووە واستە بە ڕێگا بەو ڕێیانەی کە بە قوڵایی زەویدا چوونە خوارەوە ڕزق و ڕۆزی بەو ڕێیانەدا بۆ دەباتە تەوقی سەری دارەکەی بەبێ ئەوەی کە هیچ قادرمەیەکی بۆ دانابێ بەبێ ئەوەی کە هیچ مەسعەدێکی بۆ دانابێ بەس بە قودرەت و عەزەمەتی خۆی و جوانی سەوزە و میوەیەکی پڕ ئاو و شیرن و مزر و ترش و بە گوێرەی دارەکەی پێت دەدات قوڵایی بەحرەکانیش تەماشەکە ئەو هەموو مێروستانەی تەماشەکە ئەو هەموو حەیوانی بەڕیەی تەماشەکە ڕزقی هەمان دەدات بەبێەوەی کە لە خەزێنەی خوای پەروەردگار کەم بێتەوە ئەو جا دەفەرمێ ئەممەن یەملیک السەمع والئەبصار برا بەڕێزەکانی خۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە باسی سەمع و بەسەڕ دەکا هەم خۆی سەمیعە بیسەرە و هەم خۆی بینەرە و هەم خوای پەروەردگار ئەسبابی بینین و ئەسبابی بیستنیشی بە مەخلوقاتی خۆی داوە سەرەڕای ئەوەی بۆ خۆی دەبیسێ و دەبینێ ئەسبابی بیستن و بینینیشی بە ئێمە داوە بەڵام ئەسبابی بیستن و بینینی ئێمە وەکو هی خوا نییە تەشبیه ناکرێ بە یەخوا نە لە بیستنیدا نە لە بینینیدا نە لە شێوازەکەیدا لەبەرەوە خوای پەروەردگار لەیسە کەمیثلیه شەی وهو السەمیع البەصیر ئەو جا دەفەرمێ ومن یخرج الحی من المەیت ومن یخرج الحی من المەیت چییە ئەوەی کە لە مردوو زیندوو دەردێنێتن ئەو زەویە مردووە بێڕوح و بێگیانە بارانێکی لێ دەدا هەرچی کە حەیات و هەرچی کە جیا و گۆڵ و دار و بار و هەرچی کەەوەی ژیانی بەبەردا دێنیتەوە جارێک دیکە ئەو زەوی سەوز دەکاتەوە ئەو هێلکەیە بێ ڕوح و گیانە ڕوح و گیانی تێدا نییە دای بنێەوە لە بن مریشکێک یان لە مەفقەسێکی دابنێەوە ئەگەر پیتێنرا بێتن تەماشە دەکەی پاش 21 ڕۆژ جوچکەیەک دێتە دەرەوە کە ڕوح و گیانی تێدایە کەچی ئەو هێلکەیە نە ڕوحی تێدا بووە نە حەڕەکەی بووە نە هیچ چییە ئەوە چ زاتێکە چ عەزیمێکە چ خاوەندە سەڵاتێکە ئەو جا دەفەرمێ ويخرج الميت من الحي ئەو جا مردوش دەردێنێتن لە زیندوو جا لێرانە عولەما قسەیەکیان هەیە دەفەرمون هەندێک دەفەرمە بەستی پێ کوفر و ئیمانە جاری وا هەیە لە دایک و باوکێکی کافر کە کابرای کافر و بێ باوەڕ وەکو مردوو وایە خەڵکێک هیدایەت دەدرێتن مسلمان دەبێ زۆر ڕێک و پێک دەبێ بۆ خوا دەسوڵحێتن جاری واشەیە لە دایک و باوکێکی مسلمان کوڕەکەیان کافر دەبێت و بێ باوەڕ دەبێت و مردوو وایە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەو دڵەی کە زکری تێدا دەکرێت قورئانی تێدا دەخوێندرێت وەکو ئەو دڵەی دیکەی کە زکری ناکات و قورئان ناخوێنێت وەکو زیندوو مردوو وایە ئەوە زیندوو بێ و حەیاتێ بێوەش مردوو بێتن ئەو جابرا خۆشەویستەکانی خۆم بیسەرانی ئازیزم خوشکانی بەڕێز دەفەرمێ ومن یودەبیڕ الئەمر چێ ئەو کەون و کائیناتەی بەڕێوە دەباتن چێس وای کردووە کە لە مانگ و ڕۆژ و کەشکەشان و ئینسان و ئاو و ئەو قیاسەی ڕابگرێت تێک نەچێتن بەرەو عولەما دەفەرمون ئەگەر ئەو خۆرەی کە دەیبینین ئەو مانگەی کە دەیبینین بە ملیم نزیکتر بایە لەوەی کە ئێستا هەیە
یان سەرزەوی دەسووتان و غەرق دەبوو لە ئاو، ئەگەر دوورتریش با دەبۆ بەستەڵک قەترە ئاوێکت دەستنە دەکەوت بیخۆیەوە. چێ ئەو تەقدیرات و ئەو سیستەمە ڕێک و پێکەی داناوە؟ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ بۆ خۆیان وەڵام دەدەنەوە فەسەیەقولون الله، دەڵێن خوا تەبارەک و تەعالا. ئەوجا دەفەرمێ ئەفەلا تەتەقون، ئایا ئێوە ناگەڕێنەوە بۆ لای خوا، حیساب بۆ خوا ناکەن، جۆڕایاڵی ئەمر و فەرمانەکانی خوا نابن؟ ئەوجا لە ئاەتی سەی سوورەتی فاتر دەفەرمێ یا ئەیوهە الناس اذکوروا نعمەة الله عەلەیکم، ئەی خەڵچینە باسی نیعمەتەکانی خوا بکەن بەسەر خۆتان، وەکو خوای پەروەردگاریش دەفەرمێ وئین تەعودوا نعمەة الله لا تحصوها، والله ئەگەر بێن دابنیشن شەو هەتا بەیانی باسی نیعمەتەکانی خوا بکەن کە لەگەڵی کردوون پێتان هەژمار ناکرێن، ئەوەندە زۆرن. بەڵام باسی ئەو نیعمەتانە بکەن کە ظاهیرن، کە دیارن، کە هەستیان پێ دەکەن. هل من خالق غير الله يرزقكم من السماء والأرض، هیچ خالقێک شک دەبەن کە ڕزق و ڕۆزیتان بداتن لە ئەرز و ئاسمان؟ نەوەڵڵا، غەیری خوا نەبێت تەبارەک و تەعالا، لا إله إلا هو، هیچ پەرستراوێکی بە حەق نین ئیلا خوا نەبێتن. فأنا تؤفكون، ئەدی ئەو بوختانانە بۆ دەکەن بۆ ئەو خوایەتان تەبارەک و تەعالا کە دەڵێن خوا کوڕی هەیە، خوا ژنی هەیە، خوا کچی هەیە، مەعاذ الله، خەڵکێکی دیکە دەکەن بەخوا لەگەڵ خوا بەناحەق. ئەوە بوختانکردنە بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. ئەوجا دێتە سەر ئاەتێکی دیکە، ئاەتی 55 سوورەتی الأعراف، خوای پەروەردگار دەفەرمێ ئودعوا ربکم تەضەڕعا وخوفیا، دەفەرمێ لە خوای خۆتان بپاڕێنەوە هەم بە پەنهانی، زۆر هاوار هاوار مەکەن و با پاڕانەوەکەتان لە دڵدا بێتن. ئینەه لا يحب المعتدین، خوای پەروەردگار کەسانێکی خۆش ناوێت کە زێدەڕۆیی دەکەن. جا زێدەڕۆییکردن لە دوعا ئەوەیە کە تو بێ شتەکان خورد کەیەوە، خوردی کەیەوە مەسەلەن بێ کە باسی بەهەش بکەی، جا بێ دار بژمێری، خوایە پرتەقاڵم بە قسمەتکەی، هەنارم بە قسمەتکەی، نزان جا پێدا بێ هەموو نیعمەتەکان یەک بیان ژمێری، ئەوە زێدەڕۆییکردنە لە دوعاک. بەرەندێش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا فێرمان دەکات، دەفەرمێ ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. هەموو شتێکی دەگرێتەوە، حەسەنەی دنیا هەموو شتێک دەگرێتەوە و حەسەنەی دواڕۆژ هەموو شتێک دەگرێتەوە. زۆری خورد مەکەنەوە. لەبەرەوەش تەماشەکە دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵاتو وسەلام کە شەوی لەیلەتو القەدرە ئەم شەو کە هەستاینەوە چ دوعایەک بکەین؟ نایە یەک لیستی لۆ پڕ کاتەوە بڵێ جا هەمان بخوینەوە، یەک دوعای فێر دەکا، اللهم إنك عفو تحب العفو فاعف عني، بەس ئەو دوعای بکە. ئەگەر عەفوی کردی لە مقابلیش نیعمەتەکانت پێ دەداتن. ئەوجا دوایین پەیامم لەو بەرنامەی پەنا خوازیارم جارێ بۆ خۆم بیکەینە بەرنامەیەکی عەمەلی، ئەوەی کە دەیڵێین جێبەجێکەین لە ژیان و ڕۆژانەماندا و هەوڵ دەین ئەو فرمودانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کە دەیان خوێنین لەبەریان کەین و لە ژیان و ڕۆژانەماندا پێیان بپاڕێینەوە و زیاتر و زیاتریش ببێتە مایەی ناسینی ذاتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، چونکە ئێمە پەنا بۆ ئەو دەبین، هاوار بۆ ئەو دەبین، وەلەو دەپاڕێینەوە و ئیعتیمادمان لەسەر ئەوە. خوازیارم ئەو دوو بەرنامەیە ببێتە دەروازەیەک بۆ حاڵی بوونمان لە بەرنامەی پەنا و ناسینی گەورەی و عەزەمەتی خوای پەروەردگارمان تەبارەک و تەعالا کە پەنای بۆ دەبین و هەر کەسێک پەنا بۆ خوا ببە خوای پەروەردگار فریای دەکەوێتن. یا ربی خوای فریامان کەوی هەم لە دنیا هەم لە ڕۆژی دواییماندا و عاقبەت خێرمان بکەی و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی. والسلام عليكم ورحمة الله وبركاته.